سلێمانی نزیک بۆتەوە لە قۆناغەکانی کۆتایی سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا. یەکێک لەو تووشبوانەی کە خۆی وەکو یاریدەدەری بێهۆشکار با شێوەی خۆبەخش کاری کردووە لە نەخۆشخانەکاندا، بەڵام دوجار خۆشی تووشی ڤایرۆسەکە بووە و ڕەوانەی نەخۆشخانەی شەید دکتۆر ئاسۆی تایبەت بە کۆرۆنا کراوە بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی. بەرکەوتە و لێکەوتمان لەگەڵ نەخۆشەکانە زۆر بووە. چانسی ئەوەمان هەبووە کە ببینە هەڵگیری ڤایرۆسەکە. سامپڵیان لێوەرگرتم بۆ دڵنیایی بزانکەم بۆ مەتە هەڵگر. وەڵا دوای ئەوە ڕۆژێک دوای ئەوە نەتیجەکان پێوتم وتیان بوویتە پۆزەتیڤ. بەڕاستی لەو کاتەیە هەستێکی ناخۆشم هەبوو، یعنی هەستم بە بێتاقەتیە کرد. بەس سپاس بۆ هەموو هاوڕێ و خزم و دۆست و ئەحبابانی کە بەردەوام پەیوەندیان پێوەکردم، بەردەوام پشتگیر و هاوکاری معنەوی منیان کردووە. لە زۆر ڕۆوە هاوکار و پشتگیرم بوون. سپاس بەخوا بەسەر نەخۆشیەکە و بەسەر ڤایرۆسەکە ئازاڵ بووین و خۆڕاگر بووین و سپاس بەخوا بە ورەیەکی بەرزەوە ڕۆبەڕووی بووینە و هێرشێکی پێچاوانەمان کردە سەر ڤایرۆسی کۆرۆنا. ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەم نەخۆشخانەی کە تایبەت کرابوو بە تووشبوانی کۆرۆنا لە سلێمانی، لە ئێستادا چەند نەخۆشێکی کەمی تێدا ماوە بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی، هێندەشی نەماوە سەرکەوتن بەسەر کۆرۆنادا ڕابگەێنن. سەرەتاوە دەستمان کرد بە هەندێ ڕێوشێنی تایبەت بەو نەخۆشخانەکەمان نزیکی 100 تەختە بێ، ئەتوانی زیایشیکەین بۆ 150 تەخت. شکر بۆ خوا پێویستمان زۆر پێی نەبوو. ئێمە نەخۆشەکانمان زۆربەی زۆری چاک بوونەتەوە، ڕۆشتونەتەوە بۆ ماڵەوە. نزیکی 60 بۆ 70 نەخۆشمان هەبوو، زۆربەی زۆریان چاک بوون و ئیسە نەخۆشەکان بە پەنجەی یەک دەست ئەژمارەکرێ. هەر لە سەرەتایی کە زانیمان نەخۆشخانەی شەید ئاسۆ کرا بە تایبەت کرا بە نەخۆشانی کۆرۆنا، تیمەکانمان ئامادە کرد. تیمی قاوشمان هەیە، تیمی مساعد مخدرەکانمان هەیە، هەموو تیمەکانمان لە ئامادە باشییا بوون. سپاس بۆخوا نەخۆشەکانمان هاتن و وا نزیکە بینەوە لە کۆتایی و بە جێشێکی سەربازی ونەوە کە دیار نین ئێمە ڕوبەڕووی بووینەوە و کۆتایەکەشی وای شەڵا لە کۆتایی نزیکە بینەوە چەند حاڵتێکی زۆر کەممان ماوە و سلێمانی نزیک بووەتەوە لە سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا. لێرە لە نەخۆشخانەی شەید دکتۆر ئاسۆی تایبەتکراوە بە نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنا، زیاتر لە 70 بۆ 80 نەخۆش چارەسەری پزیشکیان وەرگرتووە. بە هەوڵ و ماندووبوونی پزیشک و کارمەندانی ئەم نەخۆشخانە چارەسەری پزیشکیان وەرگرتووە و ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.